ناستر دانشوەر هونەرمەندی ڕۆژهەڵات یاخود هونەرمەندی نیگارکێشی ڕۆژهەڵاتی کوردستان دانیشتووی شاری ورمەیە کە ماوەی 2 ساڵە خەریکی کاری نیگارکێشی لە ئێستادا بەشداری لە پێشانگایەکی هاوبەشدا کردوێتەوە و باز لە کار و چالاکیەکانی خۆی دەکات. پێشەنگەک بەڕێوە دەچی لە شاری شنۆ لە مەجموعی کاری هونەرمەندان کە بە مودەتێک هەفتە لە خزمەت ئێوەی عەزیزان دێنا. کارەکان لە قالبی تەڕاحی میدادی ڕەش و ڕەنگڕۆغان تعدادی 50 و چەند ئەسردان دراون و جگەی خۆشحاڵێک کە خەڵک استقبالێکی باشی کردو هاتووە بۆ دیتنی کارەکان و هەروە بەردەوام ڕۆژانی دیکەش ئینتیزارمانەیە کە بێن پێشوازی بکەن لە کارەکان و پەرە بدەن بە هونەر بە تایبەت هونەری تەڕاحی و نەقاشی هەم لە شارەکەمان هەم لە وڵاتێکی وەکو ئێراندا کە خۆشبەختانە هونەر بەڕاستی وردە دەگاتە و ئاستی کە لازمە دەبێ هەیبی. ئەمن چیمەن پیرانە دانیشتووی شاری شنۆ بە خۆشحاڵێکی زۆرەوە پێشانگایەکمان بەڕێوە بردووە کە پێکاتوە لە 6 دانەکاری هونەری کارەکان پێک دێن لە تەڕاحی بارمیداد، کۆنتا، سیاقەلەم و ڕەنگڕۆغان. پێشانگاکە ئێمە بە نێوی پێشانگای ڕۆزەنە بەڕێوە چوو بە سەرپەرستی ئوستاد ناسری دانیشوەر بە خۆشحاڵێکی زۆرەوە زۆر پێشوازی لێکرا خۆشحاڵ بووین تەشەکورێ دەکەین لە خەڵکی شاری شنۆ بەڕێوبەران هەرکەس زەحمەتی چێشاوە مەخسووسان ئوستاد ناسری دانیشوەر کە واقعاً لە توولی ئەو 1-2 ساڵەیدا لەگەڵ هەموومان زۆر ماندووە هیوادارین توانی بێمان زەحمەتێکی یعنی چووکە جبرانمان کردێتەوە کارەکانی ئوستاد دانیشوەری. خۆشبەختانە پێشوازیەکی گەرمی لە پێشانگاکەمان کرا. هیوادارم لە داهاتووشدا بە هەر بەو شێوەیە هاوڕێیمان بکەن. زۆر مەمنون سپاس لە هاوشاریانی عەزیز و بەڕێز.